لە شەقامی سەرەکی دوکان تاسڵجا لە نزیک گوندەکانی سووسێ و یارانمەجی لا دەدەیت دەڕۆیت بەرەو خۆرئاوای ناحەی پیرەمەگرون چەند گوندێگەیە کە کۆمەڵی کێشە و گرفتیان هەیە لەو ڕێگا ناخۆشەی کە دەچێت بۆ گوندەکانیان تا ئەو ساتەی کە مۆلیدەی گوندەکان هەڵدەکەن و چەند کاتژمێریش کەم لە بەریدا دەنیشن. گوندی شیلەخان لە نزیک چەمی ڕەزان وەکو دانیشتوانەکەی باسی دەکەن کۆمەڵک گرفتیان هەیە کەم گوندەش وەک هەموو ناوچەکانی تری کوردستان و دانیشتوانەکەی بە بەڵێن دەوڵەمەند کراون بەڵام هیچیان بۆ جێبەجێ نەکراوە. گوندی شیلەخان سەر بە ناحەی پیرەمەگرونە و لە ئێستادا 27 ماڵی تێدایە کە پێشتر 68 ماڵ بووە بەڵام بەهۆی کەمی ئاور لێنەدانەوەیان گوندەکەیان چۆڵ کردووە. ئەو مۆلیدەیەژنی علی ئەسکەری و بە واستەوە ئەبسەرەوسەر وەڵی ئەوە ینی دەستمان کەوتووە ژنە ئەویشیان ناینێ ئەوەڵزار بۆمان دەرچوو دان بەدەیکە لیان سەنینەوە ئیتر ئێمەش واستەمان کرد ئەویان داینی وەڵایی نوقسانی یعنی ئێستا پێویستمان بە دختەرە ئەرزی برای خۆم کەم پێویستمان بە ئەم جادەکەوە لەسەر لێرەوە ئەڕوە کە باران بێ ئیتر مامۆسامان مەحتەلە خۆمان مەحتەلین جادەکەمان قوڕە بە عملنا داواکاریشمان کردووە ئەمرەکەشی دەرچووە ئێستا خەریکن قوتیێن و نەیکەن. بواری کشتتوکاڵی لە گوندەکاندا زۆر گرنگە کە حکوومەتی هەرێم ئاوری جددی لێبداتەوە چونکە دەبێتە بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان. بەڵام لەگەڵ ئەو هەموو زەویە زۆرە بەداخەوە ئەم گوندە هیچ گرنگێکی پێ نەدراوە لەم بوارەدا تەنانەت زۆربەی ڕزوباخەکانیان وشک بووە. وەکو فەلاحەت حکومت کەمی ئاور لیاوینێتەوە وەک چیمیایی وەکو هاوکاری جۆگە و مۆگا وەک هاوکاری ئاوشت وەک جادەمان ئەمانەمان یارمەتی نەکردوین تێگەشت وەک فەلاحەت ئێمە لێرە بە فەلاحەتەژین لەم شوێنان هەرشوێنی کەس فەلاحەتمان هەیە وەک دەیەکان یارمەتی ئەو بەعزەشتانەی نەکردوین لەو باران و یارمەتی نەکردوین ئەوە خستەخانەی بۆ کردوین وەڵاهی کارهینەکەی بۆ نەناردو دختەرەکەی بۆ نەناردو داوامی تێ بکە اینجا بەعزە شتێکمان هەیە ناتەواوی لەبارەوە جادە و ڕێیەکەمان ناخۆشە ناڕێەکە جۆگەمانی لە چەم هاوکاریان نەکردین بۆمان جۆماڵکردنەوە دیەکان ئەو بەرەو بمان بەگەل دییان کردووە کۆنکرێتیان کردو بۆیان بۆ ئێمەیان نەکردووە ئەوانیان بۆ نەکردوین ئێمە گلیمە لە بارێک و لە حکومت هەیە ئێمە قەوەغەوەدا چەند ساڵ های ساڵە بەخێوەکەین و هەڵێ پاشین چووە لە سولەیمانی شورتەی کردو لێرە بە حرز بە دیاریەوە ئەی بۆ لە زەلامە گەنجەکانی دی خۆمان بە دیاریۆنی کردو بە حرز و خزمەتی بکە ئەمانە گەلیمان لەو باران لە حکومەت دێ ئێمەش وەگەوان ماسووتاوین و ڕنجمان تیادا و چەند ساڵ های ساڵ تیا سوتاوین و لەم دیا کە سابەتمان کرد و ماڵمان سوتا و هاوکاریمان لەگەڵا کردوون و بە خەسارەمان نەبزانین ئەمە ئەوان ئێستا ئەمڕۆکە بۆ دیەکان ئێمە گەلی ئەو بارانەمان هەیە حەقیوا بوو ئەم لوجنە شورتەی داڕەوانی ئایدی دیەکان خۆیان حەقیەتیان حەقی نیە ئێمەش هەموو کوڕی گەنجمان هەیە ئەوانیان بۆ قەید نەکردوین چون لە شوێنی کە بۆ قەید دەکەن ئەوانە گلیمان لە حکومەت هەیە هاوکاریمان ناکا بۆ گاز بۆ فەلاحەکان بۆ شیمایی هەروە بێتەوە بۆ جۆگەی چەمەکانمان لە بۆمان جۆماڵکە حەقیوایە باخمان بۆ بکە لەم هەدیقانەم کابینانەمان باتێ بۆ فەلاحەکان کەتیا بژێت بەخۆ ئەوانی بۆنە بیری بۆ نەکردوین ئەمە بەسەشتانە هەمووی گلەیمان هەیە هیچ ئاوریشی لێرە نەداوەتەوە هیچ شتێکیان بۆ نەکردوین بای ئەو عەزەتەکە ئێمە دیومانە هیچیان بۆ نەکردوین ئەوە ڕاستی پێ بڵێم بەخوا ئەوانەی کە ئێستا چەندەها جۆگەمان هەیە چەندەها عەرز و شتمان هەیە هیچیان بۆ نەکردوین نەبوویان کۆنکرێت کردوین هیچ شتێکیان بۆ نەکردوین هیچ یارمەتیشیان نەکردوین بەڕاستی پێ بڵێم ئیتر وەکو ئاژاڵداریش هیچ بنکەیەک یەک شتێکیان بۆ نەکردوین کێشەمان زۆرە لە ڕووی کشتتوکاڵ و فەلاحەتی و زەراعەت و شتی واوە دەبەن وەکو پشتیوانیان لێ نەکردوین بۆ 2-3 ساڵە وشکە ساڵی هیچ ئیسیفادێکمان لە فەلاحەتی و دانەوێڵە ئەو مەڕووماڵاتیش نەکردووەگەر ئەم ساڵەکە ئەڵڵاهومە ئیسیفادەی لێ بکەین جا نەختێ باخمانێ باخەکانمان هەمووی وشک بۆ لە نەویەکەوە ئێمە باغ بێکوانین و خزمەتی نەمامەکەین و باخەکەین هەمووی وشک بۆ بیریشمان بۆ لێدا بیرەکانمان نەزاحەتی نێنا لە بۆرێن بیرە سووریانەیە هیچ شتێکیان هاوکاری نەکردین لە ڕووی باخ و باخاتەوانێ محاولەشمان کردمان باش کە باخانمان وشک نەبێت بەس هەر وشک بوو خۆمان بیرمان بۆ لێدان بەم سووریانە نەزاحەتی هەر نێنا ئاوەکەی بەشی نەکرد. خاتونەکانی ئەم گوندە شان بەشانی پیاوەکانیان کار دەکەن خاتونێک لەم گوندەدا زۆربەی کارەکانی خستۆتە ئەستۆی خۆی خەمی ئەوەیەتی کەی چۆن کارەبا دابین بکات بۆ گوندەکەی کە سیوچی ئەو مۆلیدەی گوندەکانی لایە و ڕووناچی دەداتە ماڵی گوندەکانیان و گلەیش لە ڕێکخراوەکانی ئافرەتانیش دەکات.
کێشەمان هەیە یەکەم خاڵ کێشەی ڕێگاکەمانێکە خۆتان بەجای خۆتان بینیوتانە دووهەم خاڵ کێشەی بینایەکی بنکەی تەندروستیمان بۆ کراوە تا ئێستاوە پێویستی بە تاویرکردنەوەی بەڵام کارمەندی بۆ دابین نەکراوە ئەوە 3 ساڵ تەواو بووە ئەوە دووهەم هیچ خزمەت گوزارێک بەدەیەکەمان نەکراوە ناوەڕۆمان بۆ کراوەە هیچمان بۆ کراوە وەکو ئافرەتانیش وەکو ژنانیش هیچ ماهتا ئیسا هەرکەس ناهاتەوە بڵێ هیچ پێمان چی لە یەکێتی ژنان چی لە هەت ڕێکخراوێکی تری ژنان کەس نهاتەوە لە کێشە و گرفتەکانی ژنی ئەم دەیە بکۆڵەتەوەکە خەڵکێکی مزاحمی تەیە بەڕاستی خەڵک شۆنخۆنیەکی زۆری بینیەوە کاتی خۆی بەدەست پێشمەرگایەتی و ئەم لاو ئیتر سەردەمی ڕژێمی داگیرکاری سەرچاوی ئاوەکەشمان ئەمەیان وەکو ئاو سەرچاوی ئاوەکەشمان حەوزی نییە کە باران و لافاوە بێ ڕێک ئەو قوڕاو ئاوا چێتەوە ناو ئاوکەوێتەوە بۆ ماڵەکان تۆزیعبێ ئەوە شەر کێشەیە لێرەیە بۆ تەندروستی خەڵک کێشەیە بەڕاستی ینی ئەو ناڵم هەر هیچ نەکراوە ئەوی کە کراوە بەڵام لە ئاسی پێویستەکانی خەڵکی گوندەکەیان نیە وەکو پێست خزمەت گوزاری بۆ ناکرێ وەکو مرۆڤی پلە دوو بەڕاستی حسابەکرین ئێمەی خەڵکی دێ من وایە بینم ئەوە ئەگەر خزمەت بکرێ خەڵک گوندەکەی خێو بەجێ نایڵە بچێتە ئۆردوگا زۆرەملەکان کاتی خۆی بە زۆر خەڵک ڕاگوزراوە بۆ ئۆردوگایانە ئێستا کراونتە شارۆچکە یاکراونتە خەزاونە حەیە ئەبواە هەر تێکدانی ئەو مجەمەعانە ئەو ئۆردوگا زۆرملیانە هەر بە بەرنامەیە کێک بدرانێتەوە نەک تەطبیق بکرێتە ناحەیە و قەزا و شار و شارۆچکە بۆ ئەوی خەڵک بگەڕێتەوە گوندەکانی خۆی بۆکو پێویست ئەوەی لە مجەمەعەکەیە بۆ یەکرا لە ئۆردوگاکەیە بگرا لە گوندەکەی خۆی بۆی بکرایە هەم ژێرخانی ئابووری وڵاتەکە ئەبوژایەوە هەموو پێداویستەکانی خەڵک دابین ئەکرا ئەو خەڵکە کە لێ خزێنراوە بەڕاستی خەڵەباڵغەیەکی زۆر ناخۆشی گوندەکانیش هۆکاری سەرەکیەوەی کە بۆتە هۆی چۆڵبوونی ئەوەیە اینجا هەم سلفەی ئەقار خانوبەرە شمولی خەڵکی گوند ناکە خەڵکی شموری ئێمەی نەکردووە تا ئێستا تەنانەت قەرزەوە قەرزە ناماندنێ یعنی ئەوە فەرق و جیاوازێکی زۆرە لە بینی خەڵکی شار و گوند حکومەتی هەرێمی کوردستانیش کە ئێمە بەبەری ڕنج و خوێن و خەباتی خۆمانی ئەزانین و باوکمان ئێمەش ڕۆڵەی ئەوین وەک پێویست بە دەنگمان و نهاتووە هیچی بۆ نەکردینەوە ناکە هیچ تا ئێستا ئەمدی ئێمە لەوەتی هەیە کارەبای نیشتیمانی بەخۆیەوە نەبینیوە تەندروستی کێشێکی تری گوندی شیلەخانە دەبێت دروستکردنی بینایی تەندروستی بێکارمەند بۆچی بێت بۆ ڕازیکردنی دڵی گوندنشینان یان چارەسەرکردنی نەخۆشەکانیان لەبارەی مەکتەب و خەسەخانە و ئەوانەوە یارمەتیان کردوین و بۆیان کردوین تێگەیشتنی هاتە سەرەوەی کە دختەرمان بۆ بنێرن چوومە لای مدیر ناحیە چوومە لای مدیر ناحیە لەوێ کتابی بۆ کردم بۆ قایم خامیت لە قایم خامیت بردوومە بۆ محافەزە نردومی بۆ لای دختەر لەوێ وتیان 750 کەسیان بۆ تاعین کردوین لەوانە بۆتانە نێری وەڵا کاکە لەوانە زەلامێکیان بۆ ناردین بۆ خۆی واستەی کرد و نەهات بۆ ئێرە دروستکردنی بنکەی تەندروستی لە زۆربەی گوندەکانی کوردستاندا دەبێت پلانی حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ببێت لە کاتێکدا تا ئەستا زیاتر لە 4 ساڵە ئەو بنکانە دروستکراوە و کارمەندیان نییە و لە زۆربەی گوندەکانیشدا ئەو بنکانە بە ئەساسی جێهڵراون و تا ئەستا حکوومەتی هەرێمی کوردستان بەلایدا نەچێتەوە دەپرسین چێ بەرپرسیارە لە دروستکردنی ئەم بنکە تەندروستیانە و بۆ کارمەندیان بۆ دابین نەکراوە ڕەزا محەممەد قایمی قەزای دوکان لە بەرسەرقاڵی قەزای دوکان و ئیدارەی ناحەی پیرەمەگرون نەیتوانی ڕاستەخۆ قسەمان بۆ بکات بەڵام لە پەیوەندێکی تەلەفۆنیدا ئەوەی پێڕاگەیاندین کە چاکردنی ڕێگای شیلەخان لە بەرنامەی وەزارەتی ئاوەدانکردنەوەدایە و بودجەکەشی بۆ دابین کراوە لە ڕووی کارمەندی تەندروستیش فەرمانگەی تەندروستی سلێمانیمان ئاگادار کردوێتەوە لە کاتی دامەزراندنیاندا کارمەند بۆ زۆر لەو بنکانە دەنێرن کە تا ئێستا هەربینان
هەر لەم سەردانە مەیدانی کەناڵی کێنێن بۆ ئەم گوندانە سەردانی گوندی قازانمان کرد. ئەو گوندەی 12 پێشمەرگە یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای شەڕێکی سەخت شەید بوون کە تا ئەساش زۆرێک لە ماڵەکانی وێنەی ئەو شەیدانیان هەڵواسیوە. باسی قارەمانەتی ئەو شەیدانە دەکەن کە زۆرێک لە خەڵکی گوندەکەش ئەو ڕۆژە هاوکاریان بوون. بەڵام تا ئێستا ئەم گوندە ئاوڕێکی وای لێ نەدراوەتەوە کە وەک پێویست بێت. ئەو نەخۆشخانەیە تەواو نەبوو جێ هێشتڵە. ئێستاش نەخۆشخانەکەمان وا لێرە لە هۆدەیەکە لەوەتە بەبەر چاوتانەوە. بەڵێ وەڵڵاهی نازانم قاولەکە ڕای کرد نازانم جێ هێشت ئەوە نازانین جێ هێشت بناغای دانا و ئاتاک و بەردەکانیشیان برد کەس نەیزانی بۆ چۆ برد. لێشون خستخانەکان دیاری کرد بناکەشیان هەڵکەنی چمەتیان تێ کرد ئەساسەکەشان پڕکردوانێک کەسی نەیان کرد ڕۆشت. ئێتر نازان هۆی چی بوو. سەبارەت بە بنکەی تەندروستی قازان قایمقامی دوکان ئاماژە بۆ دەکات کە دروستکردنی ئەو پرۆژانە لە گوندەکاندا لەسەر بڕیاری 1986 بووە. بەڵام زۆرێک لە پرۆژەکان هەڵوەشایە بۆیە ئەوەی گوندی قازانیش هەر لەو بەرنمەیەدا بووە. گوندی کانیچنار بێ خوێندنگا و نەخۆشخانە و بێئاوە. حکوومەت تەنانەت نەیتوانیەوە پرۆژێکی ئاویش بۆ گوندەکە دروست بکات کە دانیشتوانی سوودی لێ ببینن. تا ئێستاش بە تەنکەر ئاوی خواردنەوە بۆ ئەم گوندە دەچێت. کێشەی جادەیە و کێشەی مەکتەبە وڵایتە بڵێم چی خەستەخانە و ئاو خان و مەکتەب بوویت کەم و کوڕەکانی گوندی کانیچنارەوە تەقمان مەکتەبمانی و مەکتەبەکە خۆمان کردومانە خەڵکی دیەکە کردوێتی 22 ماڵین هیچ پرۆژەیەکمان بۆ نەکراوە حکوومەت هیچ ئاوڕێشی لێ نەداوینەتەوە خەسەخانەکەیشمان کە ئەو کاتە شوێنەکەیان دیاری کرد پێش دەنگدان بە هیچ شێوێ بەلایەن نەهاتوونەوە هیچ هەز بڕیارێکیشیان داوە پێش دەنگدان بڕیارەکانیان جێبەجێ نەکرد ئاومان نییە ئاو بڵین پێش دەنگدان ئاوشتیان بۆ هێناین ئیسا بە هیچ شێوێک ئاومان بۆ نێن دیەکەمان زۆر بێ ئاوە کێشەمان هەیە ئەو مەکتەبەکەی خۆتانی بینین گڵە ئەجا جادەمان نییە ئەجا ئاومان بەتەن کرد بۆیە تا ئیسا بۆمان ناتوە تا مانگی دە بۆمانە ئەجا ئەمە دەوری 19 تەلەبینەچین بۆ گوندی قازە سانەویشی تیانە ئەجا مەکتەبەکەشمان 4 پۆ لە گڵە لە زووسانە دڵۆپەکە خۆمان لایلۆنی بۆ ئەخری لایلۆن تەربێت 2 ساڵەماناتێ نەخۆشخانشمان نییە هیچ شتێکمانی ئەو باڵەنانە پێمان دراویسمان بۆ نەکراوە. قایمقامی دوکان بۆ گوندی کانیچنار ژووتی خوێندنگایەکیان بۆ دەرچووە و بەم نزیکانە دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە. گوندی شیلەخان و سەرجەم گوند و دێهاتەکانی دیکەی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی دەستی گەشەپێدان و ئاوەدانکردنەوەدان بە ئاوەدانکردنەوەشیان سوود بە ژێرخانی ئابووری کوردستان دەگات.